ئێستاش بۆ وەرگرتنی زانیاری زیاتر ئازاد ئۆمەراوەی لە سۆرانەوە لەگەڵمانە لە مەرزەکانی ئەوێ. ئازاد سڵاو لێبێت تۆم کاتت باش. هاتوچۆی بازرگانی و هەروەها هاتوچۆ لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و هەرێمی کوردستان لەو مەرزانەی لای ئەوێ چۆنە لە ئێستادا؟ بەڵێ کارزان سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز بێتن. من ئێستا لە مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەرانم. دیارە دوای ئەنجامدانی گەشتپرسی لە هەرێمی کوردستاندا جۆرێک لە ئاڵۆزی لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتانی دراوسێ دروست بوو. بەو هۆیشەوە چەند مەرزێک لە هەرێمی کوردستان داخران. ئەوەی ئێمە لە ئێستا لە حاجی ئۆمەرانی ڕەوشی ئەوێ تاوەکو ئێستا مەرزەکە بە فەرمی دانەخراوە لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی ئێران، بەڵام جۆرێک لە سستی بەدی دەکرێتن لە ئاڵوگۆڕکردنی بازرگانی. بەرپرسانی مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران ئاماژە بەوە دەکەن تاوەکو ئێستا هیچ ئاڵوگۆڕێکی بازرگانینەوە گەشتیاری دوانەکەوتەوە دانەخراوە، بەڵام ئێمە چەند سەرچاوەیەک پێیان ڕاگەیاندین کەوا لە دوێنێ ئێوارەوە بازرگانان ئەو ئۆتۆمبیلانەی کەوا کاری بازرگانی ئەکەن لە دیوی ئێرانەوە لە وڵاتی ئێرانەوە ڕێگان پێ نەدراوە بینە نێو هەرێمی کوردستان بەهۆی ئەنجامدانی مانۆڕی سەربازی لەلایەن وڵاتی ئێرانەوە لەو مەرزانە کەوا لە دوێنێەوە و ماوەی چەند ڕۆژێک کە مانۆڕی سەربازی ئەنجام ئەدا و دوێنێ چەند ئۆتۆمبیلێکی بڵین وڵاتی ئێران بە مەبەستی ئەنجامدانی مانۆڕی سەربازی تاوەکو ئێستا مانۆڕەکە بە شێوەیەکی فەرمی نەبووە، بەڵام هاتوونەتە سنوورەکانی ئێران و لە هەرێمی کوردستان بەدی کراون. زۆر باشە ئازاد، باس لەوە دەکرێت کە ئەو کەلوپەلانەی کە هاوردە دەکرێن زیاتر پەیوەندیان بە کەلوپەلی بیناسازین کە بۆ ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق دەچن زیاتر پەیوەندیان بە پەیوەندیە بازرگانیەکان و هەروەها کەلوپەل و خۆراکەوە نیە. ئەمە تا چەند ڕاستە؟ بەڵێ بێگومان کارزان دیارە زۆرێک لەو کەلوپەلانەی کەوا لەم مەرزانە دێنە هەرێمی کوردستان زیاتر بۆ ئەو ناوچانن کەوا لە ژێر دەسەڵاتی داعشدا بوون و ڕزگار کراون. ئەو ناوچانە زیاتر پێویستیان بەو کەلوپەلانەوە هەبوو کەوا ئێستا لە ژێر ئاوەدانکردنەوەدان. دیارە وەکو ئاماژەشم پێدا جۆرێک لە سستی کەوتۆتە ئەو مەرزانە بە شێوەیەکی کەم ئاڵوگۆڕی بازرگانی لەم سنوورانە دەکرێتن. دیارە وەک لە دوێنێش مانۆڕی سەربازی بە هاوبەشی بووە لە نێوان جەیشی عێراقی و وڵاتی ئێران و لەسەر ئۆتۆمبیلە سەربازیەکانی ئەوان ئاڵای وڵاتی عێراق بەدیکراوە کەوا لەو ناوچە سنووریانە بینراون. ئازاد، لە مەرزەکانی باشماخ و هەروەها هەندێک مەرزی دیکە بەپێی زانیاریەکان هێزی پێشمەرگە چوون بۆ ناوچانە بۆ پاراستنی هێمنی ناوچەکان. بەپێی زانیاریەکانی تۆ لە مەرجی حاجی ئۆمەران هیچ هێزەکانی پێشمەرگە لەوێ لە نزیکە و شوێنانە بەدی دەکرێن؟ بەڵێ بەپێی ئەو زانیاریانەی بە دەستێمە کەوتون لە چەند سەرچاوەیەک لە حاجی ئۆمەران دیارە هێزی پێشمەرگەش لەو ناوچانە زیاد کراون بە مەبەستی پارێزگاریکردن لەو مەرزانە لە کاتی دروستبوونی هەر ئاڵۆزیەک لە سنووری مەرزی حاجی ئۆمەران. دیارە ئەمڕۆژ لەم ناوچەیە دیارە بازرگانی لە ڕێی کۆڵبەرەوە هەیە. زیاتر لە 2000 کۆڵبەر لەم ناوچەیە ئەمڕۆ کاری بازرگانیان کردووە بە شێوەیەکی ئەو کۆڵبەرانەی کەوا لەم سنوورە کار دەکەن و بەردەوامن لە کارکردنیان. بەڵێ لە مەرزی حاجی ئۆمەرانەوە ئازاد ئۆمەراوایی پێامنێری پێم ڕاستەوخۆ لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیاریەکان.